سڵاو دایکە. دایکە سۆپاکە پێ بکەم. نا دایکە. برسیتە؟ هێواش کوڕم پاکەتەکان پارچە پارچە مەکەن. بابا ئەوانە لەکوێ هێناوە؟ جەلال ئاغا لە دەریام نەهێناوە، لە ڕووسیام هێناوە. ئۆ لە رووسیا. عەلی بۆ لە کاکت داوە ها؟ جاوە کاکە هەروەکو قسە هاواردەکە. سیرکە جارێش تروا مەکە ئەگەر نانات بە مناو کەشتی. عەلی گوێ لە من نەبوو؟ کوڕم وا مەکە کورەوە مەکەن. ئەی تاس پێم نەوتن وا مەکەن. عەلی من چیم بە تۆ وت ها؟ دیاری بە تۆ نادەم. دایشە دەی وەرنەتەنیشتم دەی بەدڵتانە؟ ئەمینە ئەمینە واز لە چا ئامادەکردن بێنە وەرە بزانە چیم بۆ تۆ هێناوە. پێت چۆنە کوڕەکەم بەدڵتە؟ زۆرم بەدڵێ باوکە ژیان. باوکە شێرەکەی خۆڵ دەست خۆش بێت. هەشێتە وز بە دنیا دەیبستێ. با نەیبستێ چونکە من شایانی ئەو وانە. ڕۆڵەکەم کوڕە عەقڵەکەم کوڕی شیرنم. باوکە باوکەکەم باوکەکەم باوکی خۆم. کاکە دەڵم بۆ تەلەفۆنەکە ئیشانت قبوڵ نەکرد؟ باوەڕم پێ بکە تۆفیق بەبێ ئەشان زۆر باشتر دەبین. یانی سوودی نییە ها؟ گەر بێ لە زینا قسەیە بکە بڵێم چی سەرەداوێ شتێک. تۆفیق ئەگەر عاشقی کوانی شت بێ لە عاشقەوە سیخۆر لە سیخۆرش عاشق دروست نابێ. ئێمە وانەیەمە وەرنەگرت. فەرماندانگین کاری پێێتە. تۆفیقە تۆش دەتوانی بڕۆی.
ئەو جارە بەتەنیا نیت ئەم جارە بە هیچ شێوەیەک بەجێ ناهێڵین تۆش هەستەوە فەرماندانجین دەتبینێ دەزانی چی لە فەرماندە سەرکان کردو تا سزات بدەین چوار بڕبڕی شکاوە چاوێکی تەقیوە تووشی خێمبەربوونی داخلی بووە چەند پەنجەیەکی شکاوە بەڵام سکاڵای نەکرد کە پێیوتم تۆ عەمەری یەخەیم کرد بە شەیە گوتی نەکەی کوڕە نەکەی چیت پێوت چەند ناوێکم پێوت ئەو کەسانەی تا گیانیان دەرچوو بەچی سەپەرتەقاڵەکەی لێی داون ناوی ئەو کەسانەی بە هەڵە بەری داون هەموویانم کۆ کردەوە پێم وت هەردە دۆزنەوە هەڕەشە لێ کرد دانی پێدا دێنی کەس نییە ئەو بدۆزێتەوە چونکە کەسانی وەک ئەو مرۆڤ دەکەنە خۆڵی سەر عارس ئاوا دەیان تۆقێنن جارێشتر نەبێرن بێنەوە بەرامبەریان مەڵێ نازانم هەر کە فەرماندە سەرکان هاتە ئەم ژوورە ئامێری تۆمارکردن دادەخرێت دەوری ئەوانەی وەک ئەو نەماوە من وەک ئەو نیم بەڕای منی جوانی بەڵام لە دەستی ئەوانی واز لەمە بێنە بابینە سەر تۆ بۆ خۆت دەزانی داواکردنی مۆری 500% پێویستە ها بۆ خۆت دەزانی بۆ ئاشکراکردنی تاوانباران پێویستان بە زیاتریش هەیە بەڵام تۆ نەکۆڵی دەکەی خۆت لە جێلی دەدەیت و دەڵی ڕێسای تۆ هەڵەیە هەروەها دەڵی نەحاقی دەکەن تۆ پیاوکوژی عومەر دانی پێدا بێنە ڕووی ڕاستەقینە نیشاندا هاوڕێ من ناڵی عومەر سەیرێ و ڕێکەوتە دواتر بۆ مایەک بووم بە هاوبەش گەنجایەتی عومەر و عاشقەکەی گەر نەهێنیەک لە تۆ نەبێت چۆن ئەو کچە بە مێردە بە ئاسانی عاشقی تۆ بوو خێرە ئێستا عەلی گازگر لەگەڵ جنابتان کار دەکا ئەمەش پیاوی تۆ بووە لە پێکدادانێک کوژراوە ئەرەن کەرەچا کوڕی ئەو پاسەوانەی کە عومەر وەچار کاتی دزیەکە کوشتی خۆی کوشت بە گولەش لەسەر ئێمەیاندا کوشتیان ئۆتۆمۆبیلیش لە مەیدا بیخەوە شوێنی خۆی ئای کەچیها خەڵک لە دەوری تۆ مردوون هەمووشیان پەیوەندیەکیان بە عومەرەوە هەبووە ئەمەش ڕێکەوتە تۆ دزیەکی گەورەت کردووە ڕووی ڕاستەقینە نیشاندا عومەر تۆ بەکاردێنن چۆنە منیان دەستکەوت ها چێ بوو خەبەری لێدام ئەوانەی سەرەوە بۆچی ئەوانەوەندە گرنگی بۆ مەسەلەیە دەدەن باشە پێم بڵێ بۆچی هەموو کاتەدەی ئەو پایلەوان کە داخراوە اعتراف کە عومەر هەموو شتێک بە ئاسایی نابێ فەرماندەم تۆ پۆلیسێکی دروستی دە لە خۆت بپرسە نهێنی ئەم کارە چییە سەیری ئەم وێنەیەکە وتم سەیریکە دانی پیا بنێ بەس ئەوە ناکە تۆ عومەری دەیسەلمێنم کە تۆ دزیەکت کرد و پاسەوانێک شت کوشت تا ئەم شوێنە دەچم کە بۆی چووی عومەر